نۆرینگە ئەهلیەکان لە هەرێمی کوردستان ڕۆژانە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان ڕووی تێدەکەن. بەڵام گرانی و جیاوازی نرخی پسوڵەی نۆرینگەکان هاوڵاتیانی نیگەران کردووە کە 3 جۆر نرخی جیاواز پەیڕەو دەکرێت. سندیکای پزیشکانی هەرێم بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی سەرقاڵی داڕشتنەوە و ڕێکخستنی نرخێکی نوێی پسوڵەی نۆرینگە ئەهلیەکانە. نۆرنگەیەک یا بۆ عیادەیەکی دەرەوە بڵێن هەر بە ئاسانی 300,000 ئەکەوێ. دوکتۆرەکانی ژوەڕاستی ڕێزمان هەیە بۆیان ئەڵێ فەحسەکە 10 ڕۆژ لەم بۆ پێش کردومە 300,000 تیا خرج کردووە یەکسەر ئەیدرێنەوە خاتەوە تەنەکەی خۆڵەکەم بچانەوە جارش کە بڕۆ دەست پێ بکەرەوە. بەڕاستی شتەکان گران ڕێک بخرایەتەوەوانێ یعنی لەگەڵ وەزارەتی سەحا هەماهەنگیەک بکرایە لەگەڵ دکتۆرە بەڕێزەکانە ئەوە باشتر بوو. ساڵی ڕابردوو 3 جۆر نرخ دیاری کرا بۆ نۆرینگە ئەهلیەکان کە بریتیە لە 10,000 دینار و 15,000 و 20,000 کە بە پێی بڕوانامەی پزیشکەکە دیاری کراوە. نەقیبی سندیکای پزیشکانی سلێمانیش دەڵێت کەمکردنەوەی نرخی پسوڵەی نۆرینگەکان ئەرکی ئەنجومەنی باڵای سندیکای پزیشکانی کوردستانە. نرخانەی کە لە هەندێک نۆرینگە هەن بەڕاستی لە هەندێک شاری ترا لەوانەیە بەرزتر بێت لەگەڵ شارەکانی ترا پێویستە هەمووی وەکو یەک ڕێک بکرێتەوە. نی نۆرینگەکان بەو شێوازی کە هەیە کە بە شێوەی دکتۆری شارەزا، دکتۆری پسپۆر، دکتۆری ڕاهێنراو ئەو نرخانی کە بۆیان دەستنیشانکراوە لەو نرخە بهێڵدرێتەوە. خاڵس قادر وتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێم دەڵێت سندیکای پزیشکان و بەشێکی زۆری پزیشکەکان ئاگاداری قەیرانی دارایی و سەختی بژێوی ژیانی هاوڵاتیانن. هاوکات لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان لەگەڵ سندیکای پزیشکانی هەرێمی کوردستان کۆبوویەوە و بڕیارە پێداچوونەوە بە نرخی پسوڵەی نۆرینگە ئەهلیەکاندا بکات. ڕۆژی دووشەمەی داهاتوو بە هەموو سندیکاکان کە هەر لەوێ ئاگادارمانکردنەوە ئێمە لە کۆبنەوەکەدا و بە ئامادەبوونی وەزارەتیش هەر سێراماندانی ژین و قەراری نیهایی بدەین بۆ هاوکاریکردنی خەڵک تەنها لە مودەی ئەم قەیرانەدا و بۆ دوای قەیرانەکە ئەو کاتە یا بە یاساڕێک دەخرێت یا ئەوە تا ئەو کاتە قسەیەکی تری لێ دەکەین. لە ماوەی ڕابردوودا وەزارەتی تەندروستی داوایان لە سندیکای گشتی پزیشکانی هەرێم کردووە ڕێخستنەوە لە نرخی پسوڵەی نۆرینگە ئەهلیەکاندا بکات تاکو نرخەکە جێگەی ڕەزامەندی هاوڵاتیان بێت و ئاسانکاریان بۆ بکات لە بینینی پسپۆڕی نەخۆشیەکانیان. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.